گفتوگویم پرسواس بابەتاکەین بە میوانداری خاتوو شنۆ ئیرانی چاودێری سیاسی هاتوو شنۆ سڵاو لێبێ زۆر بەخێر بێ سەر چاو زۆر سپاس. گۆڕانکاریەکان ئەوەی کە ئێستا ڕوودەدەن ئەوەی لە ڕۆژاوای کوردستان بینیمان تا دەگا بە ئێستا و تا کۆبوونەوەکەی شەوی ڕابردوو خۆت بڵێن ئەمڕۆی ئەمریکا هێشتا لەوێ بۆ ئەوان ئەمڕۆیە بەنی چۆنە ڕەوشەکە بۆ کورد چۆنە بینیمان ئەنی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەمریکا جۆرێک لە نیگەرانیان نەبوو بەرامبەر بەو ڕفتارانی حکوومەتەکەی ئەحمەد شارەکە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە پێکاتەکانی تر لە وڵاتان جامی دەدا. بەڵێ گرنگە شتێک باز بکەین. سەرەتا بینە سەر ڕۆڵی ئەو فاکتۆرە ناوچەیانەی کە لە ناوچەکە ڕۆڵە بینن کە بە پلەی یەکەم تورکیا دوایە کە دەستێوەردانی ڕاستەوخۆ لە دۆخی سووریاکە دوای ئەوانە ئەو فاکتەرانەی کە بە تایبەتیش سعودیا و قەتەر و جادەیتەوە سەرەوانەی کە بەرژەوەندیان لە ناوچەکەیە بەگشتی کە ئەمڕۆ چقی گۆڕانکاریەکان لەسەر ساحەی سووریە. هەفتەیەک لەمەوبەر یاشار گولار وەزیری دەرەوەی وەزیری بەرگری تورکیا لە دیباجەیەکی بۆ ڕۆژنامەی حوریەت باس لە کشانەوەی هێزەکانیانەکە لە سووریا ئەڵێ ئێمە ناکشینەوە ئێمە کارەکانمانێشە تەواو نەبووە کۆمەڵێک باجمانداوە لەسەرەوەی کە سووریا بگاتە ڕۆژی ئەمڕۆکە هێشتا مەترسی تیرۆر تەواو نەبووە کۆمەڵێک شتی لەم بابەتە ئاگاتەرێ ئەمە گری بدەوە بە قسەکانی هاکان فیدان کە سێ ڕۆژ لەمەوبەر لە تەلەڤیزیۆنی CNN تورک باسی کرد کە وتی ئێمە ڕۆمان لەمە بەدووە لە عێراقبی ئەوەی لە عێراق لە سووریا ڕوویدا هەمان شێوە ئیتر من ناچمەوە سەر لە قسەکانمان حەزەکەم هەندێک ئاماژە بەمە بکەم چکە هەم میدیای کوردی هەم زۆرێک لە میدیاکان لە تەرجمەکردنی هەندێک شتا بەڕاستی کەم و کورتن لەوەی کە ناتوانن بەتەواوەتی مەفهومی قسەکانیان ئەوەی کە لە پشت ئەم قسانەوە ئەگوزەرێت چییە؟ من ئەگەر باسی ڕۆژی ئەمریکا بکەم و ناڕەزایەتەکان ئەو تابلۆیی کە هاتە ئاراوە لە سووریا تابلویەک بوو کە زۆر شەرمەزارکەر بوو بە نسبەت کۆمەلگای نێودەوڵەتی یەکێک لەو هۆکارانەیە کە ئەم نیگەرانی لێ ئەکەوێتەوە ئەمەیە وردەکاری تر من زۆر ناچمە سەری کاتمان لێ ناکاتکەم و مانەزانانی چی ڕوویدا لە سووریا. باڵێ کەواتە بە یەکسەر بینە سەر ئەو پرس و باسی کە میدیای تورکی باسی دەکا و هەندێکی بە بینەری ئێمە نەگەیشتووە میدیای تورکی ئێستا باسی چی دەکا ئەوەی کە تۆ پێ دوای میدیای کوردی نەیتوانێەوە باشی بگوازێتەوە بۆ شەقامی کوردی خۆی کۆنسپتێک لە ئارەدا هەیە کۆنسپتێکیش ئەوەیە کە ئەو وڵاتانەی کە تورکیا بە هێز هاتۆتە ناویان کە بریتە لە سووریا و عێراق بە بیانووی بوونی پەکەکە بوونی تیرۆر کێ بە نسبەت سەرتا بە سەبارەت بە تورکیا بە گومان پلەیەک پەکەکەیە ئێستا پرۆسیەکی چارەسەری لە ئارەدا پەکەکە خۆی هەڵوەشاندوێتەوە ڕایگەاندووە کە چەکدانێ ئەمە حکوومەتی عێراقی دەستکراوە کردەوە بۆ ئەوی فشارێکی زۆر گەورە لە سەرئاستی نێودەوڵەتی لە سەرئاستیەوە هەم داوا لە ئەمریکەکان بکات کە تورکیا لەسەر خاکەکەیە بکشێتەوە. ئێمە سیرکن هاکان فیدان وتی لە عێراق بە سێ بەشدا بەشی کرد وتی لە عێراق لە ڕووی سەربازیەوە لە شنگالە پەکەکە لە ڕووی ڕێکخراوی مەدەنیەوە لە مەخمورە کۆمیتەکەش سەرکردایەتیش لە قەندیلە کەواتە ئێمە تا ئەم سێ خاڵە بمێنێ ناکشینەوە دوو پەیام لەژێر ئەم قسەیە ئەوەیە پەیام یەکەم بۆ حکوومەتی عێراقا کە ئەڵێ تا تۆ هەماهەنگێکی تەواوم لەگەڵ نەکەی بۆ لە ناوبردننی پەکەکە من ناکشێمەوە دووەم پەیامیشی بۆ ئەمریکیەکانە قسەیەکی تری هاکان فیدان ئەڵێ ئێمە بە حەشتی شعبی مانوت وەرە لەگەڵ ئێمەوە لە زمینی هێرشکەن ئێمە لە ئەسمان پشتیوانی تانەکەین بەراوردی ئەکا ئێستا زەنگۆیەکی زۆر فشارێکی زۆر لەسەر حەشتی شعبی هەیە بۆ مەسلەی ئێران و ئەمانە پەیامێک بە ئەمریکیەکانەدا ئەڵێمانەوەی من لە ناوچەیە گرنگە لەبەر ئەوەی چی من لە دژی پەکەکە شەڕەکەم ئێوەش حەشتی شعبیتان پێ ناڕەحەتن بەبوونی حەشدی شعبی پاڵپشتی پەکەکەکە کەواتە بوونی من لێرە بوونێکی شەرعیە ئەمە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستیش ئێمە زۆر لە تورکیا نەترسین کە هەڕەشە لە قوارەی هەرێمەکە هەندێک زاریش ڕوومان بکەویتەوە ڕووی دەوڵەتی عێراق چی یاریەکەکە لەگەڵ تورکیا لەم مەسەلەیە ئەو ناوچانێکە تورکیا لێتی ناوچە سنووریەکانن ئێمە سیرەکەین هەر لە خواکوورکەوە بگرە تا ئەگاتە هەفتانین
ئەم سنوورە بە درێژایی چەند هزار کیلۆمەترێکە بە قوڵایی لە هەندێک شوێن دێتە قوڵایی 40 کیلۆمەتر. تورکیا لە ناو خاکی عێراقا کەمەرێکی ئەمنی بە تایبەتیش لە 2018ەوە کە بە ناوی سلسلەی چنگی قوفلەکانە لە ناوچەکە دروستی کردووە تا گەیشتوتە خواکەروک لە بینی خواکورک و لە بینی قەندیلە 100 کیلۆمەترەیە. ئەو 100 کیلۆمەتر سنووری ئێرانە. کەواتە ئەم حەڵقەی کە ویستی لە بینی ئەم چەند ساڵی ئەم حەڵقەی لە ڕووی جوگرافی سیاسی سەربازیە قفڵیکە لەم 100 کیلۆمەترەیە پێی قفڵ نەگران نەگەیشتە قەندیل. کەواتە لێرەدا ئەم سنوورە سنووری سیادەی عێراقیە. سیادەی عێراقیش کە لە 1991ەوە بەڕاپەڕینی 91 و دوای شەڕی کوێت عێراق لەو ناوچانە کشایەوە بۆ دیفاکتۆیەکی ساحەیەکی کراوە بۆ هەموو هێزە کوردیەکان بە تایبەتی و هێزە چەکدارانی کە لە ناوچەکە بن. کەواتە عێراق ئێستا ئێوێ بەکشانەوەی تورکیا و بەڕێکەوتنی لەگەڵ تورکیا بێتەوە ناوەنان بێتەوە ئەو شوێنانی کە لە 91 بە ڕاپەڕین لی دەرکراوە و لە هەندێک خاڵیش هاتووە. مەسەڵەن لە لای دێرەلووکی شەلاتزی چەند بنکەیەکی دانا بە ناوی پاراستنی حدودەکانی کەواتە پشتی هەرێمی کوردستان بگرێ کە ئەم شوێنانە شوێنی استراتیژی حدودینە لەگەڵ تورکیا ئەمان بەسێتەوە. توشنێمە لە سیستەمی فدرالیدا ڕێگە بەوە نەدراوەندێک جار مەسەلەن مرکز بێت لە هەندێک ناوچاندێک جم و جۆڵی هەبێ. بەڵێ سیستەمی فدرالی لە هەموو جیهان ئەوەی عێراقیش وایە. کۆمەڵێک هێز ناوەندین پاراستنی سنوورەکان دەواازەکان هێزی سەربازی گومرگەکان سامانی سروشتی ئەمانە لە دەستوری عێراقیشە بە ناوەندەوە بەسراونەتەوە. ئەگەر عێراق شتێکی لەم بابەتە ئەکا لە ڕووی دەستوریەوە هەڵە نییە. بەڵام ئێمە لە ڕووی پاراستنی قواری هەرێمەوە بەڕاستی بۆ ئێمە زیاتر دامانەبڕی لە جیهانی دەرەوە قفڵمانەکاتیان ئەمان کاتەوە ناو قاوەغی ناوخۆیەوە لەبەرەوەی ئێمە نەتوانین هەم لە ڕووی حدودی دەرەوەمان هەبێت چکە سنوورەکان بۆ ئالوگۆری بازرگانی بۆ ئالوگۆری هاتوچۆ زۆر گرنگە. ئەمانە لەسەر هەرێمی کوردستان ئەبڕێ کەواتە دەواازەی ئابووری و دەرەم لە ڕووی سەربازیشەوە زۆر گرنگە. تۆ لە پشت هێزی عێراقیە بیت لە پشت هێزی خۆت هەبێ کە ئەمانە لە ڕووی ئەوش لە ڕووی بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە بەڕاستیش من خۆم وەکو چاودێرە بە خەتەری ئەبینم هەڕەشەکانی تورکیا نییە ئەمەی عێراق زیاتر کا هەوڵەکانەدا کە ڕێککەوتن ئەم ڕۆزانی چی لە ئاڕەدا هەیە مەسلێکی کوردی هێڵی کەس برای کەس نییە نان ئەو نانە ئەمڕۆ لەخواانە. یعنی وای لێ هاتوۆ تۆ ناتوانانی متمانە بە هیچ هێزێکی لایەنکوێ لە 1992ەوە بە هەڵوەشانەوەی سیستەمی یەکێتی سۆڤێت بە یەکەم گورزی کە لە عێراق درا هێز ئیمپریالیستە نێودەوڵەتیەکانی کە نەخشەی ئێمە با بەشێوەیەکی کلاسیک بە بەردەوام بڵێن نەخشەی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەو کاتەوە دەستی بە داڕشنەوە کرد بەپێی هەلوو مەرجەکان لە ناوچەکە هێزە ناوچەیەکان بە تایبەتی بە بەردەوام بوو نەتەداشی دامەی پێکهێنەری هێزە گەورەکان بەڵام مخەتەبی ئەساسی بۆ هێزی ئیمپریالیزمی نێودەوڵەتی حکومەتە فەرمیەکان بووە. لەبەر ئەوەی ئێمە سەیرەگەن دۆخی ڕۆژئاوای کوردستان جاری وەیە دۆخی پێشمەرگە بە هەمان شێوەیە. یعنی ڕۆژێک دێتە ئاراوە ڕۆژەکە ئەوەیە کە تۆ بەڕاستی سەرکردایەتی هەم کورد هەم ئەم سەرکردانی کە لە ناوچەکەیکەن ئەبێ زۆر ڕۆیان فراوان بێ ئاستی ئەم سیاسەتە ئەم پرۆژەیە. چۆن ینی سەبوون یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەدان ینی پێ دوایە بێ ڕویایی هاوبەشیانە بێ پێ دوایە بێت لە مەترسیەکە تێبگەن ینی پێ دوایە لە مەترسیە تێنەگەیشتون. من باوەڕ ناکەم لەم مەترسیە تێنەگەیشت و بنار خوێندنەوەی هیچ حزبێکی سیاسی بە تایبەتی یەکێتی و پارتیکە 32 ساڵە زیاتر لە هەرێما دەسەڵاتدارن ڕۆیان نەبی بۆ ئەمە بەڵام جاری وایە هەم حکمی جیۆلۆجی عفو جیۆپۆلۆتیکی هەم دیفاکتۆی سیاسی و ئابووری کە لە ناوچەکەدا هەیە ئەو پارچەبوونە دروستەکە و بەرژەوەندی حیزبایەتی و تێگەیشتن و ڕۆیا لە پرسە نیشتیمانیەکان جیاوازە تێگەیشتن و ڕۆیای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان جیاوازە جیۆپۆلۆتیکی یەکێتیش لە ڕووی فاکتی ئابووری و کۆمەڵایەتیشی جیاوازە سنووری پارتیش بەو شێوەی جوازە ئەگەر لەوانەیە گرجێک وەرکی من بە شوێنەکان کردبە ڕێیەکان جیاوازتر ئەنی هەمان نەتیجە دەرئەچوو زۆر ئەوە دڵنیانیم چونکە ئەو بنەمایانەی کەیشێتی لە سەری دامەزرایە جیاوازە لەسەر و بنەمانەی پارتی دوای کردنە دەسەڵاتی لەلایەن بنەماڵی بارزانیەوە جیاوازە کەواتە ئێمە دین کۆکەینەوە نەگەیشتنەیەکی هەرێمی کوردستان نەگەیشتنەیەکی حیزبەکانی هەرێمی کوردستان پەیوەندی زۆر بەوە نییە کەەوە درک ناکەن پەیوەندی بەوە هەیە کە ئەمڕۆ لە ناو خودی کوردستان چی ئەگوزارێ
لە ناوخودی هەرێمی کوردستان دەسەڵات چۆن دابش کراوە چی کوردستان بە تاکلایانە بە یەک ئاراسا بە یەک نهج بە یەک تەروانینی نیشتیمانی خۆی کە ڕوئایەکی نیشتیمانی حسابی بۆ ئۆکا کوردستان بەڕێوە ببە من پێم وایە پەیوەندی بەو نەگەیشتێکە پەیوەندی بەماوە هەیە خاتوشنۆ پرسی کورد ئێستا وا دەردەکێت پرسەکە سەر تاپاگیرە ینی ڕەنگە جاران ئەگەر باشوور کێشەیەکێ بواە زۆر کاریگەری لەسەر باکوور نەبووە یان بە پێچەوانەوە بەڵام ئێستا وا دەردەکەوێت گەر کورد لە ڕۆژاوا کێشەیە بێ کاریگەری لەسەر باشووری کوردستانیش هەیە پێ دوایە ئەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا کاریگەری لەسەر پرسی ئاشتی دەبێت لە باکووری کوردستان باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان لە ساڵی 1970ەوە بەو لاوە یان باشترە بڵێم بچینەوە خواردتر لە سەرەتای دەربازبوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چوونی بۆ ڕۆژاوای کوردستان ڕۆژاوای کوردستان ڕۆڵی مغەزی شۆڕشی باکووری بینی لە ڕووی لۆجستی لە ڕووی سەرچاوی مرۆییەوە لە ڕووی پاڵپشتی سیاسی کە پەیوەندێکی زۆر باشی پەکەکە لەگەڵ سووریا و دەسەڵاتدارانی سووریا هەبوو ئەمە وای کرد بە شێوەیەکی بەردەوام گوڕوتینە گەشەیەک بداتەوە کە ئەمە زۆر جار دەوڵەتی سووریا و تورکیا هێنا بەرامبەر یەک کە ئێمە کۆتا جار بینیمان لە 99 دوای ئەوە لە ئەمە نزیکە بینەوە لە 15 شوبات لە ساڵیادی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان کۆمەڵێک کۆنسپتی جیهانی هاتنە ئاراوە بۆ ئەوەی لەوەوە لە کاتی تەسلیمکردنەوە چوونە دەرەوەی پەگەکە لە سووریا پرۆژەی ڕوخاندنی سووریا دەستی پێکرد. پرۆژەی بەهێزکردنی سووریا لە ناوچەکە ئەوەی پێنەچوو لە لوبنانیش دەریانکردەوەی پێنەچوو بۆ نمونە ئەو بەهاری عەرەبی بە دوای داهات ئەنی ئەمە سەیرکەن سلسلەکان هەمووی لە بینی 15 ساڵە کۆمەڵک ڕوویدا خاڵی دووەمیش ئەوەیە کە سەیرەکەن لە پرۆسەی ئاشتی بەدواوە لە 2013 بەدواوە دوای 2011 کە بەهاری عەرەبی دەست پێ کرد و گەیشتە سووریا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەم ڕۆڵەی عکس کردەوە شۆڕشی باکوور ئەو هێزێکە لە باکوور دروست بوو پەکێکی کرد بە پارچەنگ بۆ سەرکەوتنی ئەزمموی ئەو فرسەتەی کە لە ڕۆژئاوا بۆ کورد هاتۆتە ئارایە ئێمە سەیرەکەن پرۆسەی ئاشتی 2015 لە لێدانی کۆبانەوە کۆتایی پێهات ئەمڕۆ سەیرەکەین هەمان شتیش دەستپێکردنی پرۆژەی چارەسەری کورد پێش کەوتنی شەرع بە 3 مانگ بەخشەلی کە دەستپێکرد ئەندێکسە یعنی هاوتەری بەیەکەوە بەسراوە بە ئەوەی کە تورکیا نەهێڵێ بەڕاستیش ئەو دەستکەوتە زۆرانەی کە لە دەرئەنجامی ئەوەی کە لە سووریا ڕوئەدا بەدەست کورد بمێنێتەوە ئەو ئێمە سەیری ئەم دوو ڕۆژەی دواییەکەن لێ دوانەکانی هاکان فیدان و یەشار گولەرش و کۆمەڵێکشت ئەم دەرئەنجامی ئێستش هاتۆتە ئاراوە بەدڵی تورکیانیە تورکیا پێی وابوو کۆتایی بە تەواوەتی ئەخاتە پرسەکە خاتەوە ژێر سفر لە سووریا بەڵام ئەو ڕێککەوتنە و کشانەوەی هێزەکانی سوپای کاتی سووریا بۆ دەرەوەی حەسەکە و ئەو پاراستنی ئەو دیفاکتۆیی کە لە ناوچەکانی کوردی هەیە هەمان سیناریۆی هەرێمی کوردستان دووبارە ئەکاتەوە لەبەرەوە ئێستا سەیرەکەن ڕووی خۆی وەرئەجێڕێتەوە جارێکی تر بۆ عێراق بۆ ئەوەی جارێکی تر پەکەکە لە عێراق نەبێتەوە ئەو هێزە باکووری کوردستان جارێکی تر نەبێتەوە هێزە پاڵپشتێکی تری بۆ ڕۆژئاوای کوردستان بەم شێوەیە دروست نەبێ من پێم وایە لە دروستبوونی حرەکەی پەکەکەوە لە 1970 و دەربازبوونی بۆ ڕۆژاوای کوردستان و دەستپێکردنی یەکەم هاتنی یەکەم گروپی چەکداری پەکەکە بۆ کوردستان و دەستپێکردنەوەی شەڕی چەکداری سەرچاوەکەی خۆی لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لوبنان و سووریا کرد کەواتە ئەمە هەمووی خۆی بەخۆی بەیەکەوە یەک کۆنسپت تشکیلەکە کە بۆ تورکیا و ئاسایشی و ئەمنی نیشتیمانی تورکیا کە کۆکو خۆیان ئەڵێن هەڕشەیەکی زۆر گەورەیە باشە خاتوشنۆ لە چوارچێوەیە و ڕووداوانی کە ڕوویاندا لە ڕۆژاوای کوردستان هەندێک ڕەخنە لە ڕوانینێکی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کرای پەکەکە دەگیرێ مەسەلەی تێوەری برایەتی گەلانە کە ئەو زۆر کاری لەسەر دەکرد ینی دەوترا لە ئەرزی واقعدا مەڕاستی ئەوەی کە دروستکرا بوو بە هەڵم نەما ڕوانینی چیە لەسەر ئەو تیۆرە من تیۆرەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ساڵانێکی زۆرە خوێنەوەیەکی زۆرم بۆی کردووە ئەو مۆزایەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە مۆزایەکی سەر زەمینەی کۆمەڵێک گەل بە درێژایی مێژوو زیاتر 7,000 ساڵ مێژووی ئەم گەلانە بەیەکەوە هاتووە لە ناوچەکەیە کەواتە تیۆری کە و نەزەریەکە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیڕەویەکە ئەوەیە کە لە شوێنی ئەم گەلانە پێکدادان بکەن
با بەیەکەوە بە تاعیشێکی سلمی ینی ژیانێکی ئاشتیانە بەیەکەوە بژین ئەمە پەیوەندی نییە کەوەی کە دوێنێویان حرەکەیەکی وەکو داعش دروستە بێیان بەدەستی وڵاتانی ناوچەکە دروستە بێ لەوێ کۆمەڵی خەڵکە کوژی و بڕی و ئەماناکە ئێمە خۆمەنا سەیری ئێستاکەین من لە سلێمانی ژیم ئەم تەنیشتم دراوسێم عەرەبە ئەمەی عەرەبە کەواتە بێ هەردووکیان بکوژم يعني هەندێک شت هەیە نابێ والێ بکرێ برایەتی کورد و عەرەب لەسەر ئاسی سیاسی تۆ چەند ئازای چەند زیرەکی چەند ئەتوانی چەند ڕۆیات هەیە بتوانانی لە وەسەتی لە ناو سیاسەتە لە معادلە سیاسیەکانە لە دیفاکتۆی ناوچەکەیە بتوانانی بە زیرەکانە لێ دەرچێت پەیوەندی بە دراوسی دەڵێن ینی برایەتی لەگەڵ گەلانێکدا دەکرێت کە ئەوان تۆ بە برا بزانن ئەوان تۆ بە برای خۆیان نازانن چمکی برایەتی چمانایشی هەیە میمۆری ئەو گەلانە لە ئاسی چەسانەوە چۆنە ئێستا سەیری کە ئێمە لەگەڵ شیعە عێراقا زاکیرەیەکی ئستبدادمان هەیە ڕژێمی سەدام هەم شیعی چەساندەوتەوە کۆمەڵ کوژی کردوون هەم کوردی کردووە کە هات راپەڕین دوای 2023 فرسەد هاتە ئارەوە کورد و شیعە توانیان بەیەکەوە وڵاتێک ئەگەر سەر ڕای هەموو بەرز و نزمیەکانی کە تێکچوو ئێمە سەری یەک خاڵ هەیە کە تێبینی وەکو تێبینی من خۆشم یعنی تێبینی و سەر کرد ئەو مەسلەی لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک ڕوویدا کە حەشدی شعبی بەو شێوەیە ئەیکە من وردەکاری شتەکە نازانم چی لە ناو بووە لەوێ لە خاڵێکە بەزاندنی تیاڕوودا ئەگەر نا ماوەی 24 ساڵە شیعە لەگەڵ کووردا من سەیری هەوراز و نوێشەوی سیاست و دەسەڵات و بەرژەوەندیەکان ناکەم من ئەو مەفهومەی کە بەڕێزت باسەکە بەڵام لە شوێنێکی وەکو سووریا میمۆری ینی زاکیرەی عەرەب و کورد وەکو یەک نییە سەیری کە زاکیری دروز و کورد لێک نزیکە لەبەرەوەی هەردووکیان تووشی هەمان ستەم دیدەی ڕژێمی بەعز بوونەتەوە بەڵام سنی نا ینی عەلەویەکان بە شێوەیەک لە شێوەکان بەو شێوەیە نەبووینە کەواتە ئەوەی کە کۆ ئەکاتەوە لە برایەتی گەلان ئاسی ئەو زوڵمەیە کە دەسەڵاتدارەکان لە ناوچەیەکە ئەیکەن بۆ کورد و ئەرمەن سەرەڕای ئەوەی کە تورکەکان زۆر لە ئەرمەنەکان قەتل و عامیان کردن و بە میلیۆنان خەڵکیان کوشتون بەڵام بۆ لە کورد نزیک نابێتەوە بەشێکی لە کوردەکان لە حقبەیەکی زەمەنی هاوکاری عوسمانیەکانیان کردووە بۆ بەلەژەر ڕای حەمیدیە کنان ئێستا ئەرمەنی بە هیچ شێوەیەک لە کورد نزیک نابێتەوە لە بەرەوەی پێی وایە شریک بووە لەو کۆمەڵکوژی کە لەسەر ئەرمان کراوە ئەمانەت و ئەگەر گەینتەوە پاڵیەکتر زاکیرەی شعوب ینی لە زاکیرەی گەلاندا شت ئەمێنێتەوە شتێک نییە ئەمە بە ئاسان بسڕێتەوە چونکە خەڵک گەزانی بنووسی و بخوێنێتەوە ئەوەی کە نووسراوە ئەوەی کە خوێندراوەتێک لە بەهرادە گرنگەکانی مرۆڤایەتی ئەوەیە کە ئەزانی بنووسی و بخوێنێتەوە عەقڵە ئیشەکە ئەوە بۆ ئێبێتە دۆکومنت و ئەمێنێتەوە من پێم وایە مەفهومی گەلان لای بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش بەو شێوەیە بەڕاستیش لە سووریا ئێستاش بگرە لە قامیشرۆ لە حەسەکە ماڵی عەرەبە دوان کوردە و دووسێ عەرەبە یعنی تۆ ناکرێ تەمهید بۆ شتێک بکەی کە لە ئەرزی واقعاوەک و دەماری هینا چوتە ناو یەکتر غەڵەتە من پێم وایە غەڵەتە بەڵام تۆ لە سیاسەتە لە پارێزگاریکردن لە کیانی خۆتا هەتا دوایە خۆت بپارێزە بەڵام دایمە بزێنە دوژمناتی ناو خەڵک و ناوگەل گەلە باشە کەواتە ئێستا بە گشتی دۆخەکە بۆ کورد چۆنە ئەکرێ بڵێن دۆخێکی پڕ لە دەستکەوت داتۆتە دی بۆ کورد سەر ڕای گۆڕانکاریانی کە بینیمان ئەو وێرشانی کە بینیمان بەڵام دوجار دەڵێ بە خێر شکاوەتەوە بۆ کورد واقعێک هەیە بێ ئەمە ببینین ڕێکەوتنەکەی دەی ئادار ڕێکەوتنێکی خراپ نەبوو عینادی هەسەدا و لێکدانەوەی هەندێک شت کە ئەو پێی وا بوو کە ئەوان باڵادەستن هێزن ئەتوانن زیاتر شەرت بسەپێنن ئەمە وای کردکە بە نادیدەگرتنی ئەوەی کە شەرع چۆن هاتۆتە سەردەسەڵات کێ هێناویەتی بە نادیدەگرتنی ئەوەی کە بەریتانیەکان ئەمریکیەکان مەبەستیانە کە لە کەسایەتی شەرە سووریایەکی تازە دروست بکەن و هەموو ئەوانی تر لە دەوری ئەم سووریاداکەوەکەنی پێ دوایە سەدە خوێندنەوەی بۆ ئەمە نەکردبوو من پێم وایە خوێنەوەی بۆ ئەمە کردبوو بەڵام لە سەر ئەوەی سەزەدە پێی وابوو گڕورێکی باڵادەستی ینی چونکە سنوورێکی زۆری لە دەستدابوو لەگەڵ ئەمریکەکان هاوپەیمان بوو لەگەڵ ئەو هێزوچەکەی کە لە بەردەستی بوو زۆر لەوە زیاتر بوو کە ئەوەی لە بەردەستی ڕژێمی سووریا من پێم وابوو ئەمە وای کرد لە غڕورێک نەوعێک لە غڕوری خۆ بە حاکم زانین ینی وا تێگەیشت کە ئەو حاکمترە لە دەسەڵاتی ئەوەنە ئەمە
ئەو خوێندنەوەی منە لەوانەیە زۆر فاکتی تریشە بێ خاتوشنەوەی تو ئاگاداروی ئەم چەکە زۆرە چی لێ هاتە من پرسیاری خەڵکیش بوو هەسەدا بۆ ئوردن ئەمریکا کێشایەوە بۆ ئوردن ئێستا یانی ئەو چەکی کە لە لای هەسە دەبوو لەلایەن نەما ئەو هێزەی ئەو چەکەی کە هەسەدە شەڕی پێکرد ئەوەندەی کە لە دەستی بوو هەندێکیان چەکی سووریای پێشوو بوو ڕژەمی سووریای پێشی و لە لای مابوو ئەمانە کار پێکرد ئەوەی تری ئەمریکیەکان چەکی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕێگەی نەدا ئیشی پێ بکرێ ئەوانە لە بینی سێ ڕۆژی بۆ چوار ڕۆژی هەیە شەڕەکان هەمووی گوازراونەوە خاکی ئوردن بنکە ئەسکەریەکانی ئەمریکا لە ئوردن چونکە پرسیاری خەڵک بوو دەیوت هەسەدا هێزێکی تۆکمە بەهێز کاریگەر چەکی پێشکەوتووی لە بەردەستدا بوو بەڵام ئەمە لەبیر نەکەین هێشتاش هەسەدە لە خاوەنی 11,000 چەکداری مدەرڕەبی تاقە و پۆتانسیێلی ئەسکەری زۆر گەورەی تایە کە ئەم بەرخۆدانە زۆرەکەکرا ئەم شەڕە زۆرەکەکرا بەرامبەر بەم هەموو هەمەجێتە و بەوەی کە دروست بوو ئێمە لەبیر نەکەین هێزی ئەسکەری سەربازی سیستەماتیک زۆر جاران لە بەرامبەر ئەو هێزا سیستەمە و کە بە هەمەجی شەڕەکە سەر ناکەوێ ئێمە لە هەموو فتوحاتەکانی جیهانی عالممان لە تاریخی شابینی ومانە ئیمپراتۆریەتی ساسانی چەند ئیمپراتۆرێکی گەورە و خاوەنجەیش بوو لە بەرامبەر و جێشی هەمەجی عەرەبەکانە خۆی نەگر قوستەنتینیە بە هەمانش لە بەرامبەر تورکەکانە خۆی نەگر بەڵام ئەوەی کە ئێمە ئەبینین ئەو هێزەی کە لە ڕۆژئاوا بەرخۆدانی کرد ئەمە یەکەم شت ئەو هێزە مدەرڕەبە بوو دووەم ئەو هێزە مدەرڕەبە بوو لە ڕووی فکریەوە کە ئەمە ئەمریکا هەم ئەمریکا مێزی نێودەوڵەتی هەم سیناتۆرە ئەمریکیەکان حرمەتیان بۆ ئەمە هێشتەوە ئەوەی کە ئەکرێ ئەو پاڵپشتەی کە ئەکرێ من لەو باوەڕدانی مە سیناتۆریکی ئەمریکی بۆ کورد زۆر لە سیاسەتی هینەکەی خۆی لادا لە سیاسەتی بەرژەوەندی دەسەڵاتەکەی خۆی لادا کە هێناویەتە ئەرکی پێسپاردووە ئەرکی سیناتۆریەتی بەڵام ئەوەی کە هاتە ئاراوی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئینسانیشەوە ئەگەر بگرە چونکە من ئەگەرم قسە بکەم ڕەنگە بینەر بڵێن هیچی تیانە نەما بۆی ڕاستەکە ئەمە لایەنەکە بەڵام ئەمە وای کرد کە ڕۆژئاوای کوردستان پەیامێک بەم هێزانە بدە کە ئێمە ناشکەین کە ناشکەین کەواتە ئەو میسیۆنەی ئێوە بۆ کورد ئەبێ دابنێن داهندرا ئەو سنوورانەی جوگرافی ئێمە لەبیر نەکەین بەڕاستی بێشانسیەکی جوگرافی جیۆپۆلیتیکی زۆر گەورەش لە ڕۆژئاوای کوردستان هەیە سنوورەکانیان 800 کیلۆمەتر بە درێژاییە ئەوەی لە بەردەسی 40 بۆ 75 کیلۆمەتر پانتاییە کۆبانێ ئەفرین دابراوە یعنی ئەو سنووری کە کێشراوە سنوورەکە تۆزێک غەدری لە ڕۆژئاوا کوردانی ڕۆژئاوا کردووە ئەمە کاریگەری زۆر بووە بەڵام ئەو ئەگەر عینادی هەسەدە بەو شێوەیە نەبووایە لەوانەیە لە دانوستاندنەکان بەڕاستیش دەستکەوت لەوە زیاتر بووایە و بێ خوێنیش بووە سپاس دەکەم خاتوشنەوەی ئیرانی چاودێری سیاسی سپاس بۆ بەشداریکردن خۆشەویستان بەرنامە بین لە دوای شوێکی کورد